بنەرانی خۆشەویست سێنارتی بەیانیتان باش من سەردەش غەفور ڕایەنە لە بواری فراگوزاری سەرەتاییدا لەگەڵتانە بووم بۆ پێشکەشکردنی بڕگەیەکی نوێ لە بەرەکانی جەنگەوە بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان بۆ ئەو کەسانەی کە سنگیان تووشی پێکرانە بێت بۆی فیشەکەەوە بێت یا بۆی پێچەخانی چەقۆ یا بە هۆی هەر تەنێکی ترەوە بێت قەفەزەی سنگ بەڕێزان چی لە ناوە سیەکان سپڵ لەگەڵ جگەرە مەعیدەش ئەگەوێتەوە نیوەی سنگەوە کە پردەیەک هەیە سنگ و سک لە یەک جیاکاتەوە پێوترێت دایفرام ناپەردەی ناوپەنچک کە سنگ و سک لە یەک جیاکاتەوە سنگ وتمان قەفەزەی سنگ پارێزگایی لە سیەکانەکات بۆی وتمان پیاچەقان هەر فیشەک هەر پارچێک تەنێک بێ بەر قەفەزەی سنگ بکەوێت تووشی کوونبوونە بێت کە کوون بوو خوێن تووشی خوێنبەربوونە بێت لە ناوە خوێنێک و شلەمەنەیەکی زۆر و هەوا لە ناو بۆشایی سنگا کۆ بێتە هۆی خنکاندنی ئەو کەسانە گەر بزانن کە فیشەکە بەر سنگیانەکەوێت چیەکەنە و کاتە هەست بە چیەکەن هەست بە تەنگە نەفەسیەکەن بەو شێوە ئەوە بەو شێوەیە کە هەست بە خنکاویەکە لەو کاتە تەریقەیەکمانەیە پێوتێ سری فلتەر ڤالڤ کە فلتەرێکی سێدووری بۆ دروستەکەی کە بە پارچە لایلۆنێک بێت یا بە پارچەیەک لایلۆنی گۆز بێت یا لەفافێک بۆی داهێنێت سێ لایگیرێت و لایەکی بە بۆشەیە هێڵێتەوە لەبەرەوەی ئەو هەوایی کە لە دەرەوە یێتە ناو قەفەزەی سنگەوە نەهێڵێت و ئەو ئیفرازاتانەی کە لە ناو قەفەز سنگە بێنێتە دەرەوە بەڕێزان ئێستا لە کورتە نمایشێک تا بۆتان ڕوونەکەینەوە حاڵەتێکی شێوە حاڵەتێکی واقعی کە ئەم حاڵەتانە زۆر ڕوئداد شەرت نییە لە بۆ نمونە لە بەرەکانی جەنگا فیشک بەر کەسێک بکەوێت بۆ نمونە لە شار لە هەر شوێنێکی کە فیشک بەر قەفەزەی سنگ و چۆنچۆنین مامەڵەی لەگەڵا بکەین کە یەکێکە لە گرنگترین برگەکانی فراگوزاری سەرەتایی یەکێک لەو نقاتانش کە ئەوەیە کە تۆ نەشڵژێ لە حاڵەتی برینداربوونی زۆر و خوێنێکی زۆر یا بۆ نمونە فیشەکە بەرسنگی کەسێک یا کەسێک پەلێکی بچرابێت تووشی بشرانات بێ ئەبێ زۆر بە جورئەتی و جەریئانە مامەڵەی لەگەڵا بکەی فەرمو لەگەڵمان بن ئێستا و ئەو نمایشەش زامارەکە کە لە بڕگەکەی پێشترا باسمان کرد زامارەکەی هێنن بەم شێوەیە فیشەک بەرسنگی کەوتووە وتمان تەنگە نەفەسە بێ ئەبێ دڵناوەکە هیچ نییە ئاسایە ئەستا چارەسەرەکەین لەو کاتایە تۆ لە حاڵەتێکی بۆ نمونە وایە تۆ یەکسەر چیەکەیت بە سەریعی بە مەقەس بەو شێوەیە بەم قەستێک بەو شێوە چیەکەی مەقەست پێبێت ئەو شوێنە ئەبڕیت بەو شێوەیە بۆ نمونە شوێنی برینداریا جلو بەرگەکە لەبەر ئەبڕیت بەو شێوەیە بەڕێزان هەمووی ئەبڕیت چیەکەی شوێنی برینەکە دۆزیتەوە کە شوێنی برینەکەی دۆزیەوە بە گۆزێک بە شاشێکی پاک معقەم چیەکەی پاکێکەکەی دۆ شوێنەکە دڵنەواییشەکە هیچ نییە بەسیتە ئێستا چارەسەرەکەین بەو شێوەیە دەسەخێتە سەر شوێنی فیشەکە کە بەو شێوە بەڕێزان یەکسەر چیەکەی پارچە لالۆنێک یا پارچەیە گۆز لەم شێوە چیەکەی لەسەر شوێنی بریندارەکە دانەی بەو شێوە بە پلاستەر سێ شوێنی ئەگریت بەو شێوە بەڕێزان سیکەن ئەمە یەک شوێن بەو شێوە پلاستر لەو کاتانەیە زۆر بە ئەستەمێ لێت بێتەکە بتوانێت لەسەر باڵت یا لە شوێنێکت پێش ئەوە حاڵەتە چەند پارچە پلاستەرێک جێگیرکەی باشترە بەو شێوەیە ئەم شوێنەیە بەسرێ ئەم شوێن لێرەشەوە بەو شێوەیەک ئەم شوێنەی لە خوارەوە بەڕێزان نابەسێ لەبەر ئەوەی وتمان چییە بێت بێت سێ شوێنی بە شوێن ئەم شوێنیان ئیفرازات و خوێن کە لە کاتی هەناسەداندا کەوتمان قەفەزەی سنگ بۆشایە هیچیانە بەس جێکراوەتەوە بۆ سیەکان کە کشبوونە و خابوونەوەی تیا بکەن وتمانێت هەوایەکەر خوێنێک لە قەفەزەی سنگا جێما بێت بەو شێوەیە لەم حاڵەتی سری فلتەر ڤالڤایە کە بۆ یەکرێ فلتەرێکی بۆ دروستەکرێت بەو شێوەیە لە سێ شوێنەوە بە سێ شوێنێکی نابەسرێت ئەو کەسە کە هەناسە نایەت سیەکانی چێ بێت کرژە بێتەوە خوێن و ئیفرازات لە قەفەزەی سنگ هەمووی ئەنێتە دەرەوە لەو کاتێک کە هەناسەکە وەرەگرێتەوە ئەم پارچە لایلۆنەیە ئەم پارچە شاشە چیە بێت زەختەکان لەسەر شوێنی بریندارێکە کە ناڵێت هەوا و شتیکە بڕۆنە ژوورەوە کە بێتە هۆی خنکاوی ئەو کەسە لێرەیە دڵنەوایی ئەەکەیت بەو شێوەیە کە باسم کرد لە حاڵتی هەڵگرتنەکانە ئەگەرتێ نزیکترین بنکەی تەندروستی و حاڵتی ئەبێ نیوە دانیشتن بە بەرەزان بەو شێوەیە دانیشێنرێ بەو شێوە نیوە دانیشتن لە ناو سیارا بێ لەسەر نەخالا بێ بەو شێوە نیوە دانیشتن تا هەڵەگیرێت و نزیکترین تیمی تەندروستی ئەکرێت ئەبێ دڵنەوەی بەردەوامی بکرێت بەڕێزان ئەگەر لەو کاتەیە هەناسەی نەما ئەبێ هەناسەی دەستکردی بۆ بکەیت کە پێنج هەناسەیە تێ لە ماوەی دەچرکە وتمان لە ڕێگەی لوتەگری لە ڕێگەی دەمەوە پێنج هەناسەیە تێ لە ماوەی دەچرکە ئەگەر ئەوە لە بڕگەکانی پێشتودا هەناسەی دەستکرد و شەلانی دڵمان بەوردی باس کرد و ئەگەر دڵی وەستا هەناسەی دەستکرد و شەلانی دڵی بۆ کرد جارجاریش فەحسی یان چێکی چێکەیت ڕێڕەوی هەناسەیەکەیت لەگەڵ لێدانی دڵا بزانی ئایا ئەم کەسە دڵی وەستاوە هەناسەیە باشی یان نایە وتمان دوو پەنجەم لای کوێ بۆری هەناسە بەم شێوەیە دوو پەنجام لای بۆری هەناسە کە شارێکی بە ئاسانیە توان لێدانی دڵی تاس بکرێ بەو شێوەیە من گوێم لێگرتو هەناسەیە بەخاوی لێدانی دڵیشی هەیە عیبی نییە بەم شێوەیە گرێتە نزیکترین بنکەی تەندروستی ئەگەر لێدانی دڵ نەبوو
چیەکەن لەم حاڵەتەیە هەناسەی دەستکرد و شەلانی دڵی بۆکەی وتمان چیەکەین هەناسەیەکی سەریعی پێین دوو هەناسەیەک دو هەناسەی سەریع سی شێلانی بۆکەین لە ماوەی 1 دقەیە بەڕێزانم حاڵەتەی کە باسم کرد هاتی بەرکەوتنی فیشک بوو بەرسنگ کەوێت لەو حاڵەتەیە تۆ چۆن بتوانانی فریاگوزاری سەرەتایی بۆ بکەی وتمان بەم حاڵەتە تەریقەیەکی سێدووری بۆ زیاد دەکەین بەو شێوە ئەگەر هاوکارانم ڕوونی کەنەوە بە جوانی فۆکس خەنە سەری لە سێ شوێنەوە بەسرێتەوە بەم شێوەیە 1 2 3 لە ڕوویەکی خوارەوە نابەسێتەوە لەبەرەوەی وتمان ئەو ئیفرازات و خوێنەی کە لە قافەزەی سنگا بۆی فیشەکەەوە کۆ بۆتەوە بێتە دەرەوە و هەواش لە کاتی هەڵمژینی هەناسەیە هەوا نەچێتە شوێنی فیشەکەەوە بێتەوەی خنکاوی لێرەیە بەڕێزان هیوادارم سوودتان لێبینی بێت بە تایبەتی هەواڵانی پێشمەرگەی کوردستان سوودیان لەم حاڵەتە بینی بێت کە بە کورتی بوختی باسم کرد بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو هێزەکانی پێشمەرگەی کوردستان دوور لە هەموو حاڵەتێکی کوتوپڕ و نەخوازراو تا بڕگەیەکی کە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ هەر شاد بن.